میزۆ چییە و جۆر و سوودەکانی چین؟ میزۆ بریتیە لە کۆمەڵێک هۆرمۆن و ئەنزیم و ڤیتامینی پێویست کە لە ڕێگەی دەرزیەکەوە دەخرێتە ژێرپێست و یارمەتی زیادبوونی بەرهەمهێنانی کۆلاجین لە ژێرپێستدا دەدات. هەروەها جۆرەکانی میزۆ، میزۆی لابردنی ڕەشی ژێرچاو، میزۆی لابردنی چەوری ژێرچەناگا، میزۆی لابردنی لەکەی ڕوخسار و هەروەها میزۆ بۆ بەهێزکردنی قشت. هەروەها سوودەکانی میزۆ چییە؟ چارەسەری زیبکە دەکات، لابردنی پەلەی ڕوخسار بە تایبەتی ئەو کەسانەی کە لەگەڵ هەڵکشانی تەمەندا دروست بوونە، لابردنی چرچ و لۆچی ڕوخسار وا لە پێستەکە دەکات ڕابکێشێت و هەروەها یارمەتی ڕووناکبوونەوەی پێست دەدات بەهۆی ئەو ئەنزیم و هۆرمۆنانەی کە لە ناویدا هەیە، وا دەکات پێستەکە شێدار و گەشاوەتر بێت و هەروەها چارەسەری شوێنەواری برین و زیبکەش دەکات. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.